سڵاو لام هاوڕێیان چایە متان ماچەکەم دەڵێن بەڕێزان ئەمڕۆ ئەوتی دیارێ ئەوتی 6/2022 بەڕێزان زۆر جار بەخێوکەر چۆن ئەزانێ بە سەیرکردن بزانێت چی هێلکەیەک تەڵقیح نییە. ئەگەر ئێمە سەیری مێلکانەکەین ئەگەر سەیری مێلکانەکەین ببورن بۆ ناوێت چۆن ئەزانین کامل تەڵقیح نییە. تەڵەن بە سەیرکردن بە خێوکەر ئەزانێت. بۆ نمونە ئەمە تەڵقیحە، ئەوە تەڵقیحە، ئەوە تەڵقیحە، ئەوە تەڵقیحە، ئەوە تەڵقیحە، ئەوە تەڵقیحە، ئەمەیان تەڵقیح نییە. هەر بە ڕەنگەکە ئەگە سەیریکەن دیارە. بەمەش تەماشایەکەین ئێستا هیوادارم دیار بێ ئەمە تەڵقیح نییە، ئەوە تەڵقیحە ڕێک دیارە، ئەمە تەڵقیحە، ئەوە تەڵقیحە، ئەوە تەڵقیحە، ئەوە تەڵقیحە، ئەمیش تەڵقیحە. ئەگە سەیری هیوادارم دیار بێت لەلاتان. ئەوە بینین پێشەوە بە سەیرکردن ئەوە دیارە ئەیبینیت هەستی پێەکەی ئێستا لەم هەشتێلکەیە ئەمەیان تەڵقیح نییە. هیوادارم دیار بێت. ئەوە تەڵقیحە، ئەوە تەڵقیحە، ئەوە تەڵقیحە. هیوادارم دیار بێت. ئەجوڵێتەوە ماشەڵڵا بینن گێچۆکە جوڵێتەوە تایە. ئەوە تەڵقیحە، ئەیژە دیارە ئەویش تەڵقیحە، ئەمیش تەڵقیحە. کەواتە بە سەیرکردن ئەتوانێ بە خێوکەر بووی هەموو دەقەیەک لایەتی لێنەیات ئەو هێلکەی تەڵقیح نییە یەکسەر دیارە. گەر ئاواش داینین هەچ بەڕێزێک هەچ پرسیاری شێ بێ ئێمە لە خزمەتین. من چایە موتان ماچەکەم. ئەمە زۆر جار بەڕێزان مەبەستم ئەوەیە کە بە خێوکەرێت تەیرێک پیشانەیە بێت چویکی هەڵهاتووە یا دوانی هەڵهاتووە یەکسەر سەیری ئەوی کە بکە. گەر من ئاواش نەیبینم ینی ئەوە شیتیانە بێت من نەزانم هەمووی تەڵقیحە. خۆی دیارە نییە ها وازح و ڕوونە. من چایە موتان ماچەکەم خواتان لەگەڵ.